بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. مسلمانانی خۆشەویستی شاری دهۆکی خۆشەویست، السلام عليكم ورحمة الله وبركاته. ئەمڕۆ بەسەردانێک هاتوینە ئەم شارە خۆشەویستە و سەرێکماندا لە بینای ئەکادمیای ئامۆژگاری بۆ پەروەردە و فێرکردنی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام و فێرکردنی ئاداب و ڕەوشتی جوان ئینشاء الله و بڵاوکردنەوەی ئەو ئاینە پیرۆزە ئیسلامە جوانەی کە هەمووی بریتیە لە وەسەڵتیەت و میانڕەوی و بریتیە لە ئەمن و ئاسایش و سەلامەتی و ڕەحمەت و بەرەکەت و پێکەوەژیان. بەڕاستی ئینسان تاوەکو زیاتر لە خزمەت ئیسلامدا بێ و زیاتر شارەزا بێ لە قورئان و سونەت، بێگومان زیاتر دەبێتە مای خێر و بەرەکەت و ئەمن و ئاسایش بۆ وڵاتەکەشی و دەبێتە مای پێکەوەژیان و سەعادەت بۆ کۆمەلگایەکەشی. فەرزەکانم ئەوەی دەیبینن ئەکادمیای ئامۆژگاریە الحەمدولله لەسەر نەفەقەی خێرخوازان گەیشتۆتە ئەم ئاستی کە ئێستا تیایدایە الحەمدولله، کە تیایدا وەکو بنکەیەکی لەبەرکردنی قورئان و هەروەها فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لەبەرکردنی تێیدا لێرە پەروەردە دەکرێن منداڵان و گەنجان ئینشاء الله و فی سەبیل اللهش بە پشتیوانی خوای پەروەردگار. بەڵام پێویستی بە هاوکاریە، پێویستی بەوەیە کە تەواو بکرێت ئینشاء الله تعالی بۆی ئەم شوێنەش بە ئیزنی خوا ڕۆڵێک ببینێ لەم شارە پیرۆزە و پڕخێرەدا ئینشاء الله تعالی بە ئیماندارانەوە کە پڕخێرە، ئەمیش ڕۆڵێک بینێ بۆ ئاوادانکردنەوەی شارەکە بەرەو پێشبردننی ئاستی دینداری و سەقافەت و ڕۆشنبیری و چاچێتی ئەم شارە بە ئیزنی خوای گەورە. بۆیە هەر کەسێک بتوانێ هاوکار بێت ئەو با دڵنیا بێ خوای پەروەردگار ئەجر و پاداشتی زۆری بۆ دەنووسێ، چونکە تۆ دەبیتە هۆکاری ئەوەی کە لەم بینایەدا مناڵانێک و گەنجانێک فێری قورئان خوێندن بن، قورئانی تیادا لەبەرکەن، فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام لەبەرکەن ئینشاء الله و کەسانێک بن کە ڕەوشت بەرز و باش و سوود بەخش بن ئینشاء الله لەگەڵ دایک و باوکیان، لەگەڵ خێزان و جیران و دەوروبەر و کۆمەڵگایان ئینشاء الله، کەواتە تۆ دەبیتە ئەداتێکی خێر. بۆیە هەر بەڕێزێک توانای هاوکاریکردنی هەیە بۆ تەواوکردنی ئینشاء الله تعالی و بۆ بەردەوامی پێدانی با كم ترخمينك إن شاء الله. وما تقدموا لأنفسكم من خير تجدوه عند الله. حشتك لفيناي إخوة ببخشري أو لا إخوة دست الدكيت وبزعنا شيء بلام هو خيرا وأعظم أجرا، بخير تردست الدكيت وبأجري جورتي وبعداشتي جورتي تردست الدكيت إن شاء الله تعالى. خوي جورد فرمي يا ابن آدم أنفق عليك، أي بني آدم تو بخش لفيناي منش كد بخش مو بو زيادتك بتايبتيش كبخشينكت بو أو بك خلق فێری کەلامی خوا بێ، فێری قورئان بێ، فێری حەدیث بێ، فێری ئاداب و ڕەوشتی جوان بێت، فێری عەقیدەیەکی ڕاست و دروست بێت، لە دینەکەی شارەزا بێ، بێگومان هەر ماڵێک لەو ڕێگایە ببەخشرێ ئەوە دەبێتە سەدەقەی جاریە بۆت و دەبێتە عیلمێک کە یونتەفع بهی دوای مردنیشت بۆ دەمێنێتەوە ئینشاء الله. خوای گەورە یارمەتی هەموو لایەکماندا، هەر یەکەمان بە جۆرەی توانای خۆی لە بواری خۆیدا بتوانین خزمەتی ئیسلام و مسلمانان و میلەتی وڵاتەکەمان بکەین. والسلام عليكم ورحمة الله وبركاته.